سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان کۆچی گەنجانی هەرێم بۆ دەرەوەی وڵات بەهۆی قۆرخکاری و قەیرانە ساختەکانی دەستی حکومڕانانی هەرێم لە دەیەمین ساڵیادیدا بووەتە گەورەترین خەمی و باوەڕی وایە بۆی قۆرخکاری و جیاوازیەکانی دەسەڵات لە نێوان ڕێکخرا و سنتەرەکان نەیانتوانیوە وەک پێویست ڕۆڵی گەنجان لە هەرێم بەرجەستە بکەن. ڕەوتی سیاسی ئەگەر بێوێ هەوڵەکان بەرهەمدار بن ئەبێت هاوکاری لاوان و ڕێکخراوەکانی گەنجان بکات تاوەکو چین و توێژی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەمان فراهەم و بەختەوەر بێت. بە دڵنیاییەوە ئەو حاڵەتە بۆ ئایندەی هەرێمەکەمان زیانمەند دەبێت و هەروەها چۆن ئێستەی دەیبینین نیشانەکانی بە دەرکەوتون بە جۆرێک لاوەکانمان بەرەو وڵاتی غەریبی سەری خۆ هەڵدەگرن و لە پێناو بینینەوەی دەواازەیەکی هیوا و دروستکردنی گەشەی تواناکانیان بەمەش وڵاتمان ڕوو لە وەستانی گەشەی ئابووری و پێشکەوتنی زانستی و بەهرە و تواناکانی لاوانمان دەبێت و چەنە ئێمەین بە شێوەیەکی مانتقی بە شێوەیەکی بەربڵاو خزمەت بە چینی توێژی گەنج ئەەکەین بەڵام بەهۆی ئەو قەیرانەدارایی و بەهۆی ئەو بربەستانەی کە دێتە ڕێگەمان لە خزمەتکردن بە لاوانە تواناکانمان مەحدود کراوە. سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان سەر بە کۆمەڵی ئیسلامیە و لە چوارچێوەی کار و چالاکی گەنجان و لاواندا کار دەکات و ڕۆڵی هەبووە لە هۆشیارکردنەوەی توێژی لاوان لە خراپی حکومڕانی هەرێم و شێوازەکانی چاکسازی کارگێڕی و سیاسی بڵاوکردنەوەی هوشیاری لەسەر مادەوەشبەرەکان و دوجاریش بە هەموو بربەستەکانەوە کاریان کردووە بۆ کەمکردنەوەی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات و بەرەنگاریان لە گەندەڵی و قۆرخکاری و دەربڕینی ناڕەزاییەکانیان بە شێوازی مەدەنیانە. پیرۆزبایەکی گەرم لە بەرپرسی ئۆفیسی گشتی و ئەندامانی ئۆفیسی گشتی و سەرجەم ئۆفیسەکانی سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستانەکەین بە بۆنەی دەیەمین ساڵیادی دامەزراندنیانەوە دیارە 10 ساڵ لەمەوە پێش ئەم سەنتەری پەرەپێدانی لاوانە هاتە ساحەی خزمەتکردن بە لاوانی کوردستان کۆمەڵێک گەنجی بەتوانە لێبڕاوانە ماندوونە ناسانە بەبێ بە کەم دەرامەتی بەبێ چاوبڕینە مادە هاتن ئەم سنتەرەیان دامەزراند بۆ خزمەتکردنی لاوانی کوردستان بەو شێوەیەی کە پرۆژەیەک بن بۆ خزمەتکردنی لاوان. سەنتەری پەرەپێدانی لاوان لە ساڵی 2008ەوە لەلایەن کۆمەڵێک لە گەنجان و لاوانی کۆمەڵی ئیسلامیەوە بنیاد نراوە و لە ماوەی 10 ساڵی ڕابردووشدا بێجیاوازی کار و چالاکی تایبەتی بە گەنجان هەبووە. لە ئێستەشدا لە شار و شارۆچەکانی هەرێم ئۆفیس و دەستەیان هەیە و توانیویانە دەیان سیمینار و ڤیستیڤاڵ و خولی تایبەت و کۆڕ و پرۆژەی جیاواز پێشکەش بە گەنجان بکەن و بەڵێنی خزمەتی زیاتر و گەورەتریش بە گەنجان و لاوانی وڵات دووپات دەکەنەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.